گۆشتی فەرقی بە 22,000 بوو بیتە 15,000. بینەرانی پایتەخت میدیا لە هەر کوێیەکەن سڵاوتان لێ بێت. ئێستا لە بازاڕی گۆشت فرۆشانم لە شاری هەولێر. لێرەدا نرخی چیلۆیەک گۆشتی ماڕ دابەزیوە لە 16,000ەوە بۆ 13,000 دینار. هاوکات گۆشتی بەرخیش بە شێوەیەکی بەرچاو دابەزیوە. پێشووتر گۆشتی چیلۆیەک گۆشتی بەرخ بە 22 بۆ 23,000 دینار بوو. بەڵام ئێستا ئەم نرخە دابەزیوە. دەمەوێت لەسەر هۆکاری دابەزینی نرخی گۆشت گفتوگۆ لەگەڵ یەکێک لە گۆشت فرۆشەکان بکەم. کاک یونس سڵاوت لێبێ. خدای خوا لەسەری. زۆر سپاس. بەڕێزی. بۆچی نرخی گۆشت ئێستا دابەزیوە؟ ئەحمەد نرخی گۆشت بۆ دابەزیوە. باسە جیلای لەسەر قەسابان. بێ بازاڕیە و بازار نییە و نرخەکان ئێستا چۆنن؟ نرخەکان دابەزی وەڵڵا. دابەزیوە چۆن دابەزیوە؟ بەو لە گۆشتی فەرقی بە 22,000 بوو بیتە 15,000 16,000 ئەوها. گۆشتی مەڕی بە 16 بوویتە 14,000. باشە. گۆشتی گۆرچێ بە 19 بوو بیتە 15,000. باشە. بەرە قوربان. باش دەگوترێت لەسەر سنوورەکان باچ هەڵگیراوە ئەمە هۆکاری دابەزینەکەی. بەرێ هۆکاری دابەزینەکەیتی. باش ئەی بازارتان چۆنە؟ وەڵڵای ئاخی دەردە سفرە. بازار ئاخی دەردە سفرە. ئەنی خەڵک نایە گەزە بەلاش نابە. یعنی کەس بە بەلاش گۆشت ناکات. نابە خوادرێ غاز سەر بدەوی لە مارە پارە نییە غازی بکڕی. ئەوە هۆگارەکەیە؟ ئەرێ وەڵڵا. باش ئێستا ئێوە وەکو گۆشت فرۆشان چی بە خەڵک دەڵێن چ داواکاریەکتان هەیە لەلایەنی پەیوەندیدار بۆ ئەوی دۆخی بازارتان باشتر بێت؟ وەڵڵای دەمانوێت حکومەت پارەی بدا با بازاڕەکەمان بیبتەوە ئەمە زۆخمان سەرف دەکەی. وێ ئەوە نییە؟ باش پێشووتر نرخی گۆشت گران بوو بازار چۆن؟ وەڵڵا بازار باش بوو. یعنی کە گۆشت گران بوو بازار باش. چ دەگە هەرزان بوو ڕەزیل دەبیتن. تێدەگەی؟ ئەگە هەرزان بێ ڕەزیل دەبی. ئەرێ بەخۆی. ئەوە مۆزوعەکە. ئەرێ وەڵڵا برام. سپاسی دەکەم. بەڕێزی قوربان. بینەرانی پایتەخت میدیا ئەوەی کە گوێبیستی بوون گوتە یەکێک بوو لە گۆشت فرۆشەکان لە بازاڕی گۆشت فرۆشانی شاری هەولێر ئەوان وەک باسی لێوە دەکەن لەسەر سنوورەکان لە کاتی هاتنی گۆشت و داخلبوونی باج هەڵگیراوە 150 باج هەڵگیراوە بۆیە لە ئێستادا لە بازاڕەکانی گۆشت لە شاری هەولێر نرخی گۆشت بەو شێوەیە کە گوێتان لێبوو دابەزیوە.